ئازیزەکانم پشت بەخوای تەعالا باسی قوربانیکردن ئەکەین. ئەم قوربانیە بزانە ئەبێ مەرجەکانی چۆن چۆنی بێ، ئایا واجبە یاخود سونەتە، و ئەو عیبانە چین ئەگەر لەناو قوربانیەکەدا هەبێ ئەو قوربانیە مەقبول نییە، وەرگیراو نییە. ئوضحیە لە عەرەبیە بەو حەیوانە ئەگوترێ کە سەری ئەبڕی لە پێناو خوای تەعالادا و بە چەند مەرجێکی تایبەت. حەیوانێک سەر ئەبڕی لەبەر خوای تەعالا و لە کاتێکی تایبەتە. بەڵگە لەسەر ئەوەی کە ئایا ئێمە قوربانی بکەین یان نا، لە قورئانە هاتووە بەڵێ، لە سونەتە هاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قوربانی کردبێ بەڵێ، ئیجماعی مسلمانانی لەسەرە بەڵێ، لە قورئانە خوای تەعالا هاتووە فەرمێ فەصەلی لێڕەبیکە وەنحەڕ، واتە نوێژ بکە بۆ پەروەردگارت و قوربانیش تەنها و تەنها بۆ خوای گەورە سەر ببڕە. یعنی نوێژ بکە بۆ خوا و قوربانیش بکە بۆ خوای تەعالا. و لە حەدیثێکشا هاتووە لە صحیح بوخاریدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکان باسی ئەکەن ئەفەرموون ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين ذبحهما بيده. ئەفەرموون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دوو بەرانی سەر بڕیوە، ئەو بەرانانە زۆر سپی بوونە و تاڵە تاڵە مووی سوور یاخود ڕەشی تیادا بووە. ئەفەرموون بەدەستی مبارەکی خۆی ئەو دوو حەیوانەیە سەر بڕی وەسەمما وەکەبەڕە، لە کاتی سەربڕینەکەدا پێش ئەوەی سەری ببڕێ بسم اللای کرد و ئەڵڵاهو ئەکبەری کرد، پاشان ئەفەرمێ ووضع رجله على صفاحهما، پێی مبارەکی خستە لای ملیان و ئەم جارە ئەو حەیوانەیە سەر بڕی. و ئیجماعی مسلمانانیش هەیە لەسەر ئەوەی کە ئوضحیە شتێکی شەرعیە، شتێکە لە قورئانە لە سونەتە و ئیجماعی مسلمانانی لەسەرە. ئایا قوربانیکردن واجبە یاخود سونەتە؟ کۆمەڵێک لە عولەماکان ئەفەرموون قوربانیکردن بۆ کەسێک کە توانای هەبێ قوربانی بکە واجبە لەسەری، پێویستە لەسەری ئەو قوربانیە بکە. بەڵگەیان قورئان و سونەتە، یەکێک لەو ئاەتانەی کە خوای تەعالا فەرمێ فەصەلی لێڕەبیکە وەنحەڕ، نوێژ بکە بۆ پەروەردگارت و قوربانی سەر ببڕە بۆ پەروەردگارت. ئەمە یەکێکە لەو بەڵگانەی ها بەدەستیانەوە. قەولی دووەم کە قەولی جمهوری عولەماکانە، زۆرینەی عولەماکانە ئەفەرموون قوربانیکردن سونەتە، سنەتێکی گەورەی ئیسلامە. ئەمەی شەکێوە ئەفەرمێ ئیمام مالک و شافعی و ئیمام ئەحمەد و ئیسحاق و ئەبی ثەور و موزەنی و ئیبن المنذر و ئەبو داود و ئیبن حەزم و غەیری ئەمانەیش ئەفەرموون قوربانیکردن سونەتە، واتە واجب نییە. بە بەڵگەی ئەم حەدیثەی کە لە صحیح مسلمدا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئیذا دەخەل العەشر، ئەگەر یەکێک لە ئێوە چووە ناو دەڕۆژی ئەوەڵی ذیلحیجەوە و ئەرادە ئەحەدوکم ئەن یوضەحیە، و یەکێک لە ئێوە ویستی واتە گەرەکی بوو قوربانی بکە فەلا یەمەسە من شەعره و بەشره شەیئا، با کەسێک لە ئێوە کە گەرەکێتی قوربانی بکە با دەستکاری مووی گیانی و نینۆکەکانی نەکە. جمهوری عولەماکانە فەرموون ئەم حەدیثە مادام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەگەر چوونە ناو دەڕۆژی ئەوەڵی ذیلحیجەوە و یەکێک لە ئێوە ئەگەر ویستی قوربانی بکە، ئەڵێن مادام فەرموویەتی ئەگەر ویستی قوربانی بکە کەوا بێ واجب نییە. ئەمە زانیمان بەو شێوازەیە. حتا لەناو سەحابەکانە هەبووە ئیمام ئەبوو بەکر، ئیمام عومەر خوای لێ ڕازی بێ، ساڵی وا هەبووە قوربانیان نەکردووە. یەکێک لەو سەحابانە ئەبی مەسعودی ئەنساریە ئەفەرمێ ساڵی وا هەبووە قوربانیم نەکردووە، توانایشم هەبووە بیکەم. بۆچی؟ لە ترسی ئەوەی دراوسێکەم وا نەزانێ قوربانیکردن واجبە ئەبێ بیکەم.
يعني أما أواقيني دو قول مان هي كومالك يعني أفرمون بو كسيك تواناي هبه واجب بك وجمهور علماء كان أفرمون سنة بو إنسان بك يعني بيوسنية همو صالك بك صالك بك وصالك ميك خوش بيستكانم أو قربانياني كأيكين تمانيان شني بيه أبي تمانيان شنيك بيه كل شرعة طبعا جوازي هي لهنديك يعني لنا علماء كان كأمانة فرمون عمري أو نبي بلام عمري أو نبي بلام أميك باسي أكم إن شاء الله خويتشون هاتو بو شوازة باسي أكم أفرمون بو مانقا واتا قيركو مانقا وكأويلة أوانا أبي دو صالي تواو كرد بيه بينا بيتناو سيب صالوا بو حشتر خوش يستكان مجاري واهي لكاتي قرباني كردنا برسيارك لما وصايان ولزانايان بو حشتر أبي بين صالي تواو كرد بيو بينا بيتناو ششم صالوا بو ضأن كضأن شي أقريتو شك أقريتو وكاور أقريتو كمر أقريتو كالصاص ياترا بو أوانا أفرمون أبي شش مانجي تواو كرد بيت وشو بيت ناو صالوا چنا مر صالي زياتريش تواو كرد خوتانا زانا بو بزن أفرمون صالي كي تواو كرد بيت بلام زور قرام بدوايا لناو فتواي علماء كان أفرمون باشترين شت أويا لغنم كمرو بزن أقريتو صالي كي تواو كرد بيت بلام وكو أوانتان كحيوانتان هي أزانن كاور كشش ماني تواو كردوا شو تناو حوتو هاشتو نو مانوا أو أفرمون أو قوشتكي لو كان تربع اشترى بلي تمنشي صالك نية أو جنابتان أوانتان كحيوانتان هي لا يمزياتر شار زاترم خوش يستكانم شوار عيب هي لناو أو قربانية بيت أو قربانية مقبول نية ورنجيراوة قبول نية بويا شون كاتيك مثلا ساريك أسيني بارت هي وساريك أسيني هولا دي كمترين ليداني بيو بيه وبرسرين موديل بسيني عينا أمن منبوت يجيشتنا خوش يستكانم أو حيواني كداي أنا يبو قرباني كردن بابا اشترين يان بيه با شاكترين يان بيه نابي أم شوار عيبية تيابيه كبيغمر عليه الصلاة والسلام ما مصايب الشريعة إما فير أكا كأم شوار عيبي تيادا نبي وكل حديثك هاتوا للصحيح نسائي وغير أو هاتوا بيغمر صلى الله عليه وسلم فرميه شوار جور قرباني هيا ناشين بو قرباني نابت أو عيبان لناو قرباني كاهبي ناو أو حيوان هبي كسري أبري يا كميان العوراء البين عورها أو حيوانا نابي كوربي كوريكي دياربي وهسي بيبكي نابي كوربي أما يا كميان دوهميان والمريضة البين مرضها أو عندنا خوش بي أو حيوانا همو كس هسي بيبكى أم حيوانا نخوشا أو حيواني شبو قرباني ناشي سيميان والعرجاء البين ضلعها حيوانك أو عند الشلبي باراستوكاني ديار بي حتى تحقيقهم كلهم حديثة شرحي زورم خويندو أجر شلبي زور نبي وكو أواني كبيان تواوا أو حيواناني بيان تواوا ريبكاو بلا وري أو حيوان دروسة بكي بلام باشتر وايا أوي توزي شليشي بيويا هرنيكي بو خوتانا زانن أجر حيوان شلبو يعني دياربو آشكرابو ناتواني برواتا قشت شوينيك بلا وري كوابي تأثير أكا لوزني حيوانك أوانتانيش كحيوان تان هيا لا مشار زاتر أزان وايا شوارم يعني خوش يستكان والكثيرة التي لا تنقي حيوانك إسقانكي مخي تادا نماوا لبر بيريتي بي لبر نخوشي بي أو حيوانيشا بو قرباني ناشي هندي عيب هي التأثير ناكا على قربانك قبول إن شاء الله بلام يعني ناپسندت يا دابي يكيك لو أنا
کە ئەوەتانێ شاخی بەشێکی شکیابێ جوزێکی شکیابێ یان گوێچکی بڕیابێ ئەوە باش وایە تیایدا نەبێ ئەو سیفاتانە لە ناو ئەو حیوانە نەبێ کە ئەیکێتە قوربانی بەڵام ئەگەر تیایدا هەبوو قبولە ئینشاءالله وەرگیراوە و هیچی لەسەر نییە. خۆشەویستەکانم باشترین حیوان کامنیانن ئێمە زانایان بوونەتە دوو بەشۆ. جمهوری عولەماکان خۆشەویستەکانم خلافن بۆ ئیمام مالک ئەفەرمون باشترین حیوان کە بکرێتە قوربانی یەکەمیان ئەفەرمون حوشترە کە حەوت کەس والله ئەعلەم لە شوێن ترا خوێنمەتەوە تا 10 کەس ئەتوانن بەشدار بن تایەوە بیسێنن و بیکەنە قوربانی. باشترینیان جمهوری عولەماکان ئەفەرمون حوشترە کە لای خۆمان زۆر کەم ئەتوانین بڵێن هەر نییە. دووهەمیان ئەفەرمون مانگا و گوێرەکە و ئەوانە ئەوە باشترینیانە. سێمیان ئەفەرمون یعنی بەران و ئەوەی کە پێی ئەوتێ کاوڕ و مەڕ و بزن و ئەڵێن ئەوانەیە بەڵام لە لای مالکیەکان خۆشەویستەکانم ئەفەرمون باشترینیان بەرانە و ئەوەیە کە پێی ئەوتێ بەران کاوڕ مەڕ ئەنجارە بزن و ئەوانە بۆ ئەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەدەستی خۆی بەرانی سەر بڕیوە کەوا بێ خۆشترین گۆشت ئەو جۆرە حیواناتانتانە ئەنجارە ئەفەرمون مانگا دێت پاشان حوشتر دێ. ئەمە باسمان لە باشترینی قوربانیەکانە. هەر کەسێک لە ئێمە خۆشەویستەکانم ئەگەر ویستی قوربانی بکە بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە صحیح مسلمدا چیمان پێ ئەفەرمێ ئەفەرمێ إذا دخل العشر وأراد أحدكم أن يضحي أجر يكيك لأيوا شو ناو دروجي أولي ذي الحجة وأجر ويسي قرباني بكا فلا يمس من شعره با دسكاري موي قجيو سميريو ريشيو جياني نكا ولا بشره شيئا ودسكاري نينوككانشيان نكا ناخوێنەکانشی نەکە یعنی یەکێک لە ئێمە ئەگەر ویستی قوربانی بکە با دەستکاری مووی گیانی و نینۆکەکانی نەکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاوایە کردووە بۆ ئەوەی بەو نینۆک و بەو قژ و ڕیشەوە بڕۆیتە خزمەت خوای تەعالا و لە ئاگر ڕزگارت بکە. کەی قوربانی بکەین؟ باشترین کات لە دوای تەواوبوونی نوێژی هەینی و عفوا نوێژی جومعەیە عفوا نوێژی جەژنە یعنی باشترین کات ئەوەیە نوێژی جەژن تەواو بوو بڕۆ قوربانێکت بکە. باشترین کاتە سەری ئەبڕی و ئەیدەیتە مسڵمانان و ئیسە باسی ئەەکەی بکەینە چەند بەشۆ. ئەوەتانێ پێغەمبەرگیان لە بوخاری و موسلیمدا ئەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ من ذبح قبل الصلاة فإنما ذبح لنفسه. هەر کەسێک پێش نوێژی جەژن حیوانێک سەر ببڕێ ئەوە بۆ خۆی سەری بڕیوە یعنی بە قوربانی حسێب نییە ئەیکەیتە خێر بیکە بەڵام خێری قوربانی ناگەیە. ومن ذبح بعد الصلاة تم نسكه. هەر کەسێک لە دوای نوێژی جەژن قوربانی سەر بڕی ئەوە قوربانەکەی تەواوە وأصاب سنة المسلمين وأوا سنة مسلماناني بيكاوا كخوتان أزانن يكم روجي ججن لدواي توابوني خطبي ججن إتر كاتا كيدسي في أكا باشترين كات أو كاتيا انجالا سي روجكي دواي ججنيش كبي أو تري أيام التشريق تاخر آوا أبي لسيم روجي أيام التشريق کە ئەکاتە چوارەم ڕۆژی جەژن تۆ بۆت هەیە قوربانی بکەی خۆر ئاوا بوو ئیتر بە قوربانی حسێب نییە. ئەو قوربانیەی ئەیکەین ئەتوانین لێی بخۆین بەڵێ ئەتوانی بیکەیتە سێ بەشۆ بەشێکی بخۆی بەشێکی هەڵبگری و بەشێکی تەوزیع بکەیتە سەر ئەو کەسانەی کە ئەزانی دەستیان کورتە یان حتا ئەگە دەوڵەمەندێکشە بیدەی پێ بۆی فێری خەیرکردن بێ هەر خەیرت ئەگەیە ئینشاء الله. و خاڵێکی تر زۆر جار لە کاتی
جەژنی قوربانە ئەم پرسیارە ئەکرێت لە مامۆسایانی ئاینی و لە زانایان ئایا ئەتوانی قوربانی بکەی بۆ مردوو؟ زانایان کردیانەتە سێ بەشۆ ئەفەرمون ئەگەر وەکو پێغەمبەر بکەی عەلەیهی سەڵات وەسەلام قوربانی بکەی بۆ خۆت بۆ خێزانەکەت و مناڵەکانت بە زیندوو مردووەوە بۆ کەسوکارەکانت بە زیندوو مردووەوە نیەتت ئەوە بێ خۆت و خێزانت و مناڵەکانت و دایک و باوکت و مردووەکانت کە ها لە مێشتا ئەڵێی خوایە خێری فڵانە مردوو 1 2 3 4 5 بخەیتە ناو ئەم قوربانیە ئەمە خلافی تیادا نییە ئەجر و پاداشتی مردووەکەیش ئەگەیە لەو قوربانی ئەمە خاڵ یەکەمیان ئەمە متتەفقن کە قوربانیت کرد بۆ خۆت و بۆ نیەتت ئەوەیە بۆ چەند مردوویەکیشی تیادا بێ ئەو ئەجرە ئەگەیەتە مردووەکە. قەولی دووەم فتوای دووەم ئەگەر مردووەکە وەسیەتی کردبوو وتبووی دوای من قوربانیم بۆ بکەن ئەوە واجبە لەسەرت قوربانیەکەی بۆ بکەی ئیلا مەگەر پارەت نەبێ نەتوانی قوربانیەکەی بۆ بکەی ئەوە جیایە وەسیەتی کردبوو واجبە لەسەرت بیکەی. خاڵی سێیەم کە کۆمەڵێک لە عولەماکان فتوایان داوە ئەڵێن ئەتوانی قوربانی وەکو خێرێکی تایبەت بیکەی بۆ مردووەکە چۆن خێر ئەەکەی سەدەقەی عام ئەەکەی مەسەرەن ژەمێ خواردن ئەەکەی مەسەرەن 10,000 بەخشی مەسەرەن گڵایەک ئەەکەیتە پرۆژەیەکی خەیریەوە بۆ مردووەکەت ئەگاتە دەسی ئەڵێن ئەمەیشە ئەگەر قوربانی بکەی وەکو خێرێکی تایبەت بۆ مردووەکە ئەگات بەڵام ئەم زانایە فتوای یەکێک لە عولەماکانی هاوردەتۆ ئەفەرمێ ئەمە پێچەوانەی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانیا کە قوربانی ئەکرد نەی ئەوت ئەم قوربانیە بۆ کچەکانم یعنی کە مردنە بۆ کوڕەکانم کە مردنە بۆ مامەم حەمزە کە مردووە ئەڵێن ئەمە پێچەوانەی سونەتە کەوا بوو خۆشەویستەکانم باشترینیان ئەوەیە کاتێ قوربانی ئەەکەی نیەتت ئەوە بێ ئەو کاتەی سەری ئەبری بۆ کەسوکارت و بۆ ئەو کەسوکارانەتە کە مردنە خێریان هەبێ لە ناو ئەم قوربانیە پشتیان بگەیت حسەیەکیان هەبێ لەم خێرە ئەگەیە و هیچ جیاوازی تیادا نییە ئەگەر وەسیەتشی کردبوو ئەوە ئەو کاتە واجبە لە سەرمان بیکەین مەگە توانامان نەبێ و خاڵی سێم وەکو وتم لە لای حەنابیلەکان لە لای فوقەهای حەنابیلە ئەڵێن ئەتوانی بیکەی وەکو خێرێکی تایبەت بەڵام ئەڵێن ئەگەیەتە دەستی ئینشاڵڵا وەکو چۆن خێرێکی تریت بووەکەی بەڵام پێچەوانەی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داواکەم لە خوای تەعالا ئەوانەتان کە قوربانی ئەکەن پاداشتی خەیرتان بداتوە لە دونیا و لە قیامەتە خوایە بۆ خاتر خۆت و ئیسمی عەظەمت ئەوەیشی توانای نییە قوربانی بکە بەرەکەت بخەیتە سەروەت و سامانیەوە بۆ ئەوەی ئیتر لەمە دووە هەموو ساڵێک قوربانی بکە خوایە بۆ خاتر خۆت و ئیسمی عەظەمت ڕەحەمات و بەرەکاتی خۆت بژێنی بەسەر کوردستان و عێراق و سەرجەم وڵاتانی ئیسلامە خوایە گیان ئەوەی خێری پێیە بۆ کوردستان و عێراق و سەرجەم وڵاتانی ئیسلام خێر بێنیتە ڕێی ئەوەی شەڕی پێیە هیدایەتی بدەیت خوایە گیراوی موسڵمانان ئازاد بکەی خوایە داوات لێ ئەەکەم لە ڕۆژێکا بمانمرێنی لە ئیمانمان ڕازی بیت خوایە گیان بۆ خاتر خۆت و ئیسمی عەظەمت داوات لێ ئەەکەم ئاخر وشە کە دنیا بەجێ هەڵین وشەی لا ئیلاهە ئیلا الله بێ خوایە گیان ئەوەی دینارێک ئەبەخشێ ئەوەی شتێک ئەبەخشێ لە پێناو ئەوەی لە پێناو تۆدا دڵی هەژارێک فەقیرێک دەستکورتێک بێباوکێک پرۆژەیەکی خەیری یعنی ئاوەدان ئەکاتۆ بە 1000 قات لە دنیا و لە قیامەتە پاداشتی خەیری بدەیتۆ خوایە گیان لە گوناحی خۆمان و دایک و باوکمان و مردووەکانمان خۆش بی ئامین ئامین والحەمد لله رب العالمین.